لیژنەکەمان قەناحەتمان وابوو کە ئیتر ئەبێت زۆرێک لە بە گرتنەبەری ڕێکارەکانی خۆپارێزی کاروباری بازار و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەردەوام بێ هەروەها لە بازگەکاندا پێشنیازمان کرد بۆ ئەوەی ئاسانکاری بکرێ بۆ ئەو هاوڵاتیانی کە نەخۆشییان هەیە زاروی هاوڵاتیەک نەخۆشیێکی هەیە پێویستەکە لە هەولێرەوە سەردانی سلێمانی بکای خودت بە پێچوانەوە بۆ دهۆکە بۆ هەڵەبجە ئەمە کاریگەری نەبێت لەسەر با بڵین قڕسکردنی هاتوچەی هاوڵاتیان بەتایبەت ئەوانەی کە بەڵگەی تەندروستیان پێە بۆ سەردانکردنی پزیشکەکان هەروەها قسە لەسەر ئەوە کرا کە لە داهاتوودا کۆبوونێشی تر بکەین بە ئامادەبوونی وەزیری تەندروستی بۆ ئەوەی زیاتر بچینە ناو وردەکاری ئەو مەترسیانی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بنەوە بەتایبەت خۆتان نەزان قۆناغی سەختی دارایی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا پێویستیمان بە زیاتر پشتیوانیکردنی مادی بەڕێوەبەرایەتی گشتە تەندروستیەکان و نەخۆشخانەکانە بن هەروەها هەڵمەتێکی نیشتیمانی چڕ بکرێت هەم بۆ وشیارکردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم بۆ پشتیوانیکردنی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان سەرڕاوی پێشنیازمان کرد کە تەواوی کارمەندان و فەرمانبەرانی پەرلەمانی کوردستان بە ئەندامانی پەرلەمانیشەوە تێستی با بڵین پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنایان بۆ بکرێت کە وا بڕیارە لە بەیانیەوە تەواوی ئەندامانی پەرلەمانی کوردستان و فەرمانبەرانی پەرلەمانی کوردستان تێستی نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنایان بۆ بکرێت